خۆشبەختانە کۆلێجەکەمان لە ئێستا هەموو پێداویستە زیانستیەکانی ئەوەی کە پێیوەستە بە دەستەبەرکردنی لایەنی زانستی بەرەو پێش چووە و بەرجەستە کراوە هەر لە تاقیگەکانەوە تاقیگە مختباراتەکانەوە هەروەها لە حەقلە زراعەکان عەقلە زراعە جۆرە جۆرەکانمان هەروەکو بەشی سامانی ئاژەڵی خۆتان بینیتان کە خۆشبەختانە ئێستا دەواجینەکان و دەواجینی تری لە دروستکردنەوە لە بەرهەمدا هەم ئێمە ئێستا بەرهەمی مریشک هەیە و هەروەها بەرهەمی هێلکە هەیە و هەروەها بەرهەمی خۆماڵی هەیە واش دەشبینن کە هەر لە بەشی باخداری بە هەمان شێوە حەقلە زراعەکانمان ئێستا لە گەشە و فراوانیدایە بێتە پلاستیکەکانمان و غاباتەکانمان و هەروەها لە مەجای هەنگە خۆشبەختانە هەنگیش ئێستا ئێمە بەرەو پێشبردنێکی باشمان بینیەوە کە ئەمە هۆکارێکی سەرەکیە بۆ بە پراکتیکردن و تەطبیقکردنی زانستەکەی خۆمان کە زیاتر زانستێکی تەطبیقی و کرداریە. کۆلیژ زانستە ئەندازیاری کشتکاڵیەکان لە دوو بەش پێکاتوە بەشی سامانی ئاژەڵ و بەشی باخداری. لە بەشی سامانی ئاژەڵ دەستا پرۆژەی کە دەبینن لە دوای خۆمەوە پەیوەندی هەیە بە پرۆژەی بەشی سامانی ئاژەڵیەوە کە هەم تەطبیقاتی خوێندکارانی لەسەر دەکرێت مەشقی هاوینەی پێدەگوترێت قۆناغی سێ مەشقەکەی لەسەر دەکەن و هەروەها پرۆژەی توێژینەوەش کە هەبێت مامۆستایان لەسەری ئەنجام دەدەن بۆ خوێندکاران بۆ پرۆژەی دەرسوونی خوێندکاران لە کاتی خوێندندا دەگونجێت لە هەر قۆناغێکدا بێن خوێندکاران ئەگەر پرۆژەمان هەبێت چونکە ئێمە ئێستا لە سەرەتای ئەوەین کە پرۆژەکان خەریکین دەست پێ دەکەین سەرەتا بە توێژینەوە دەستمان پێ کردووە ئەو لە دواتر کە دێنە کاتی هاوین خوێندکارانی قۆناغی سێ کە چل ڕۆژ مەشقی هاوینەیان هەیە دێن بۆ ئێرە و یاخود بۆ پرۆژەکانی ترکە هەن و هەروەها لە کاتی بڵێن کاتی توێژینەوەی دەرچوونی خوێندکارانیش دەگونجێت ئەوانیش بێت. ئەو توێژینەیە کە لێرە دەکرێن ئەنجام دەدرێن ئێمە ئامانجێکی لە پشتەوەیە کە بتوانین کێشەکانی ناو کڵێپەروەرەکان چارەسەرکەین وەکو سنتەرێک توێژینەوەیە کە بۆ چارەسەرکردنی گرفتەکانی کڵێپەروەرەکانە هەم بۆ چارەسەرکردنی نەخۆشەکان بۆ ئیسپێنەکەم خوێندکاران کە لێ دەرەچن بتوان لە کڵێپەروەرەکاندا بتوان چارەسەری نەخۆشەکان و هەم بتوان چۆن بەڕێوەبردنی خاکان بەڕێوە دەچێت لە ڕێگەی عەلەفەوە بتوانن گرفتەکان چارەسەرکەن. ئەو بەحسانی کە لێ دەکرێت ڕاستی هەمووان لە جۆرناڵە ئاسپەرزەکانی جیهانە بڵاو دەکرێنەوە هەموو خوێندکارەکانیش خۆیان بەڕێوە دەبن و بەسەر پرسی مامۆستاکان لە بەش سامانی ئاژەڵ لە کۆلیژ کوشتکاڵ لە کەپی خڵازێ. ئێمە و خوێندکارانی کۆلیژی زانست ئەندازیاری کشتکاڵیەکان بەش سامانی ئاژەڵ لە کەمپەسی قەڵازێ ساڵانە دوای تاواکردنی قۆناغی سەی بەشەکەمان هەڵدەچین بە تەطبیقات و بەحث کە تەطبیقات و بەحسەکەمان هەر بەیەکەوە دەبێت کە بە شێوازێکی عەمەلی بکەین کە مریشک بۆ خۆمان دەیکڕین و چۆن دەڵێ ئامادەی دەکەین بۆ خۆمان ئیشی لەسەر بکەین دواتر حەلەفی بۆ خۆمان بۆ دروست دەکەین بە شێوازێکی عەمەلی کە ئەو شتانێ بەکاردێن هەمووی سروشتی و هیچی یعنی دوورە لە مادە کیمیاییەکان کە ئەمە کاریگەرێکی ئەو تۆی ینی کاریگەرێکی گرنگی دەبێت بۆ سەر هەم مریشکەکە و هەم گۆشتەکەی کە سروشتە بێت دوور بێت لە مادە کیمیاییەکان. ئەم شێوازە پراکتیکە گرنگێکی زۆری هەیە بۆ خوێندکار کە لە داهاتوودا بۆ خۆی بتوانێت لە کارتی تایبەتیدا بیان لە دەوازینەکان بتوانێت ئیش بکات و حەلەف بۆ خۆی بەرهەم بێت. هەم ساڵاستان بە هەم ئیشی تەطبیقاتمانەیە هەم ئیشی بەحسیش پێکەوە ئەنجام دەدەین کە لێرەدا کۆمەڵێک مریشکی خۆماڵیمان هێناوە و بە خێویان دەکەین بە شێوەیە کە دەمانەوێت ڕێژەی بەرهەمی هێلکە بزانین لە جۆرەکانی مریشک لە کام ڕەنگە کە پەیوەندی هەبێت بە مریشکەوە بزانین کامیان باشتر لە ڕووی هێلکەکردن باشترن. زۆر گرنگە کە ئێمە لێران لە زانکۆی ڕاپەڕین کەمپاسی خەڵازێ پرۆژەی وامان هەیە بە هەمان شێوە بۆ بەشی باخداریش کۆمەڵێک شوێن دابین کراوە کە تەڵەبەکان دەتوانن وەک زانیاریەک یان وەکو بینینی ئەوەی کە ئیشەکانی کە بە نەزەڕی دەیخوێنن لە کلاسەکان بێن لە شوێنی دەرەوە وانە بێت کە بچین لە شوێنی دوور دەرەوەی قەڵازێ سەردانی بکەین و بیبینین هە لە ناو زانکۆی خۆمان کۆمەڵێک پرۆژەیان دابین کردووە بۆ نمونەوە پرۆژەی ئێمە کۆمەڵێک مریشکی خۆماڵیمان هێناوە بە خێویان دەکەین بزانین بۆ ئەوەی کە کام مریشکە لە ڕووی ڕەنگەوە زۆرترین ڕێژەی بەرهەمهێنانی هێلکەی هەیە.
کۆلیژی زانست ئەندازیاری کشتتوکاڵیەکان لە ماوەی کارکردنماندا بە هاوکاری جەنابی سەرۆکی زانکۆ هەموو ئەو پێداویستیانەی کە پەیوەست بوون بە ژێرخانی زانستی و ئەکادیمی ئەو کۆلێجە دەستەبەر کراوە بۆ هەردوو بەشی سامانی ئاژەڵ و باغداری لە ڕێخستنی خانووی پلاستیکی و باخ و هۆڵی بەخێوکردنی مریشکی گۆشت و مریشکی هێلکە و تاقیگەکانی پەیوەست بە وێنەکێشانی ئەندازیاری و ڕووپێوی بۆ زیاتر پشتبەستنی کۆمەڵگاکەمان بە داهاتی ناوخۆیی داوا لە خوێندکارانی دەڤەرەکەمان دەکەم ڕوو لەو کۆلێجە بکەن تاوەکو بتوانن بە شێوازێکی زانستی و ئەکادیمی و کێڵگە و پرۆژە کشتتوکاڵیەکان لە ناوچەکەدا پەرەکە پێ بدەن لەبەرەوەی سنووری پشدەر و بیتوێن ناوچەیەکی کشتتوکاڵی بەپیتە بۆ هەرێمی کوردستان و عێراق.